سوننەکان چاویان لە پۆستەکانی کورد بڕیوە. پۆستی سەر و کۆمار تێگەیاندن کە نەریتە سیاسیەکانیان بۆ تێپەڕ ناکرێت. ئێستا سوننەکانی عێراق چاویان لە پۆستێکی باڵای کورد بڕیوە، چاویان لەوەیە ئەو پۆستە لە دەستی کورد دەربێنن. دوای سەدام وا بووە سێ سەرۆکایەتیەکەی عێراق بە جۆرێک دابەش کراون کە سەرۆک کۆمار بۆ کورد و سەرۆکی پەرلەمان بۆ سوننە و سەرۆک وەزیران بۆ شیعە بووە. دوای قسەکانی ماوەی ڕابردویان بۆ پۆستی سەرۆک کۆمار، ئێستا سوننەکان چاویان لە پۆستێکی دیکەی باڵای کورد بڕیوە. بەشێک لە سوننەکان لە سەروبەندی هەڵبژاردننی ئەمجارە داوای گۆڕانکاری دەکەن لەو نەریتەی بە جۆرێک پۆستی سەرۆک کۆمار بدرێتە سوننە و سەرۆکی پەرلەمان بدرێت بە کورد. بەڵام هەڵوێستی یەکێتی ویلایەنە شیعەکان بۆ تێپەڕکردنی ئەو نەریتە سیاسیە سوننەکانی بێهیواکردە و خولیایە. عیسا سایر سەرکردە لە هاوپەیمانی عەزم ڕایگەیاند هیچ گۆڕانکارێک لە پۆستی سەرۆکایەتیەکاندا ناکرێت، ئەوەی باس کراوە تەنها قسەیە و کاریگەری لەسەر دۆخەکە نابێت. یەکشەمەی ڕابردوو لایەنە سوننەکانی براوی هەڵبژاردن لە عێراق ئەنجومەنی سیاسی نیشتیمانیان پێگێنا بۆ یەکخستنی هەڵوێستەکانیان و دانوستان لەگەڵ لایەنە براوەکانی هەڵبژاردن لەسەر پشکی سوننە لە کابینی داهاتوو. لەبارەی تمۆحیان لە کابینی داهاتووی حکوومەتی نوێی عێراق ئەحمەد مەساری سەرکردە لە حیزبی تەقەدوم بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی ڕایگەیاند نایەنەوێت کورد نیگەران بکەن بە وروژاندنی وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار و دەکرێت بە وەزارەتی دەرەوە قەرەبوویەوە بکرێتەوە و بدرێتە سوننەکان. وەزیری دەرەوەی عێراق بۆ ماوەیەکی زۆر لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەڕێوە دەبرێت. ئێستا گفتوگۆکان بۆ ئەوەن پارتی لە جیاتی ئەو وەزیرەکە پۆستێکی سیادیە وەزارەتی دیکە وەربگرێت، بەڵام ئاخۆ هاوشێوەی پۆستی سەرۆک کۆمار کە یەکێتی توانی بە زووی سوننەکان پەشیمان کاتەوە پارتی هەمان توانای دەبێت.